یەکەین مێژوویەکی درێژ ینی بەڵام بێگومان گفتوگۆ شەر هەردەگرێت من ئەوە هیوایەتی خۆمە بەڕاستی ینی خەونم ئەوەیە بگەڕێمەوە سەر ئەو دراسە مێژوویە بەڵام ئەوە دنیای سیاست ئەوەی کردینە ڕای پێچاوی ناتوانین ئەگەنا ینی من هیوایەتم مەسەلەی مێژووی و لێکۆڵینەوە و بەدوعچوونە هاوڕێیان دۆستێک دێتە بەردەست ئێمە ئێوەڵی گرنگە یانە من پێم تاوانە باس نەکرێ یان نەکەویتە ناو ئەوە ئەگەر ئەو گوتم کاری من کاری و چالاکیەوەم بۆ خۆم ناتوانم زۆر قسە بکەم حەزم لێیە بێنی خۆم لەوە دەبینمەوە چەندە قسە دەکەم بەلای کەم نیوەی ئەوەندە کاری و چالاکیش بکەم چکو زۆر شەرمە ئینسان بەس بە خۆی تەوجیه ودا و قسە بکا و ڕەخنە بگرێ و بەڵام هیچ ئەرک و بەرپرسیارەتش نەخاتە سەر شانی خۆی هاوڕێیان ئێرەمی زۆر لای منیش کە پێیان گوتم بۆ جێگای سەرنج کە خەسووی مەسرور بارزانی و داچی جوان بارزانی و سامان خەڵکی پێم جوێنە ینی سۆرانی ئەوە شتەشی نوێ بوو بۆیە پێم گرنگە ئێوەش ئاگادار بن بەڵام یەک سەرنج بدەم هاوڕێیان زۆر خەڵک بەم دەری بەڵگەت چیە ئێکاچی من ئەنیە تۆ لەولات باشزانیت سیستەمەکی ئەرهابی دیکتاتۆری هەیە یعنی خەڵک ناوێری سەجیرێکشی زۆر پەیدا بە ناوێرن لایەک بکەن لە ترسی ئەوەی هەندێکیان هەند سزادە تو دەی بە من دەڵێی بەڵگەکەم پێشاندا وەک ئەوەی هەزاران بەڵگەی تر نەبی وەک ئەوەی ئەو سیستەمە نەزانی خەڵکێک هەیە لە کوردستانە ئەوە حەقە شەڕەوای خۆی بە دیار نێخیتن لەبەر ئەوی چش گرنتی ژیانی دەکەی دووش خەڵکی لە ئەوروپا دەری نامێت ناوم کەشفکەی بەس ئەوە زانیاری پێ بدەم چی لێ دەکەی یانی ئەگەنا لە ئەوروپای وەڵایە من لە ئەوروپا ئایبیان ئینسان لە هەندێک شت شەرم بکات بترسی هاوڕێیان بینە سەر ناوەڕۆکی چیرۆکەکە چۆن بووە مالا مستەفا کۆمەڵێک ژنی لۆ کوڕەکانی خۆی نهاتە بە خۆشی لە دوو عەشیرەت ژنی هەیە بۆ خۆتان دەزانی هەم ژنی زێباری هەیە هەم ژنی بارزانیش هەیە هەسا کۆمەڵێک ژنی لۆ کوڕەکانی هینایە یعنی زۆر بە زیرەکاتی ئەوە فکرەیەکی زیرەکاتیە بەخۆی لە دوو عەشیرەتی دیار گەورە وە کوڕەکانیشی هەر یەکەو لەنەوە عەشیرەتێکە و هەندێکیشیان تەمەڕودیان لێی کردیە وەک عوبێدوڵڵا ینی ژنێکی نایە هەندێک دەڵێن عەرەبە تەوانەوە لە مەسادر و سەرچاوەکان زۆر بازەکەن بەداخەوە دوو ژیانیش وە کوشتی مەلا مستەفا بە بڕیاری مەلا مستەفای کوژرا لە پەرتووکە مێژوویەکان هەیە هاوکات ئێستا دەنگوویەک هێز نیهادیش بەدەستی ژنێکی سۆرانی هەیە و منداڵی هەیە من ئەوە دەقیق نیم یعنی لەبەری سەرچاوەکان نادیارەکەی بە منی گوت ئەڵێ من زۆربەی زانیاریەکانی ڕاست بوو بەس ئەوە لە بۆ من نوێ بوو بەڕاستی یعنی کە 10 ساڵێک دەبێ ئیسابیریش بەڕاستی یەکوتم بلای منیش نوێ بوو ینی بەس ئەمن جێم لێ بووە کە هیوا میرزا کەریم ئەو بەرپرسەکەی وەختی خۆی دەیانگوت ئەوە لەگە ماڵی بارزانی تێکەڵی هەیە هەر ئەوەندەم دەزانی لە نەوەتەکان بەڵام ئێستا دەرکەوت کە خەزورانی مەسرور بارزانی و خزمی سیروان بارزانی کە پێیان عەیبە بازکەن کە پێیان عەیبە بۆ زانیێت ئێستا دەینە سەرێ هاوڕێیان چیرۆکە چۆن بووە مەلا مستەفا لە هەفتال و هەفتاویەک لە ڕووی ئەمنیەتەوە چتە سەر سنوورەکان ئەو سنوورە دروست کراوە نێوان ڕۆژهەڵات و باشوور گوندێک لە نزیک سەر سنوورە پێنجوێن گۆخڵانی پێدەگوترێ گۆخڵان 20 دقە لەولاتری ڕۆژهەڵاتی کوردستانە ئەنی هەر پەرپەرتەوەوە لە بۆ حدودی دروستکراوی ئێران کە ناوی ساوزی بووە ساوزی گوندەکەی ڕۆژهەڵات بۆیە بە شەو بە ڕۆژ خۆی شارتەوە لە ئەشکەوتێکەوە لەو گوندەی یان ئەو کاگەرەوە بە دەپەڕێەوە گوندی ڕۆژهەڵات ساڵی هەفتاویەک مەلا مستەفا لەگەر چەند چەکدارێکی خۆی دەچوە ئەو ئەشکەفتەکە ناوەکەیم نەپرسی بەڕاستی ئەشکەوتەکەوە لە گوندی گۆخڵان بە شەو کە تاریکدا دەهاتە ماڵەکی کە ماڵی شێخوا عەبدوڵڵای پێگوترایە شێخوا عەبدوڵڵا نزیک مزگەوتێک بووە لەو پێشمەرگە و چەکدارەکانی مەلا مستەفای زۆر باش بووە دووری گوند بووە کەم کەس زانیتی و تو نزیکی ئەشکەوتەکەش بووە ئیتر لەو مابینەی تاوانەوە بڵێم گوندی گۆخڵان وەکو پایتەختە چەند 5 گوندە و 2 گوندی پێکەوە سارد و کانیگەرم پێکەوە
ینی گۆخڵانی پێدەگوترێ وا دەڵێن چێخواکەی ناوی چێخوا عەبدوڵڵا بۆ ئاغاکەشی ناوی ئەحمەد مینە ڕەتان بووە ئەحمەد مینە ڕەتان ئیتر لەو هات ئەوانە سابیری کوڕی لەگەریدا بوو مەلام هەم سابیر مەعجوبی ژنەک دەبیتن ناوی سەبری دەبی سەبری واتە دەکات دایکی هاوسەری مەسرور بارزانی و دایکی سیروان بارزانی و سامانی لەگەر ئەوەی سابیری لاقەت یعنی مەلام سەفە داوا دەکاتن لە چێخوای گوندەکەی و لە ئاغای گوندەکە لەگەڵ ئەوەی ئەو دەنگۆوە هەیە بەهێزیشە ینی کە ئەو ژنە دەستنیشان کرایتە دەستنیشان کرێ کوردەواری کۆن ئەوە هەبوو یان لە منداڵیەوە دەیانگە ئەو لوتووە یان ئەوەتە وابزان وعدیان پێدا بوو کە بدەن بە کابرایەک بەڕاستی من ناوەکەم وەرنەگرت بە خۆم یعنی وتی باس ئەو مردیشە ینی مردیشە دەستنیشان کرایە بە هەر حاڵ ینی ئەوە لە کوردەواری ماوەکو گوتم کورە هەبوو هە لە منداڵی لە دایک دەودەگۆ کچە لە بۆ ئەو کوڕەیە تەواو یعنی لە حدودێک ئەوە داهاتە داخوازی ئیتر نازانم داخوازی کرایە مارە بڕ کرایان ئەوەتە هەر ئەوە دەستنیشان گرنگ مڵکی یەکێک بووە بە زۆرم لێ پێیان تەلاقدایە وازیان لێ هینایە لە سابیری کوڕیان مارە کردیە سابیری کوڕی مەلا مستەفای سابیری کوڕی مەلا مستەفای چار منداڵی هەیە ئێستاکە سیروان سامان و سەوسەند کە ئێستاکە هاوسەری برای نێچیرە وەزەن بازە هاوسەری ویە و سەیران هاوسەری مەسرور بارزانیە داچی ئاریانی ئەوانە ئەسڵ داچیان خەڵکی گوندی گۆڵخان ئەتە خەسووی مەسرور بارزانی و داچی سیروان بارزانی خەڵکی گوندی گۆڵخانی سەر بە پێنجوینە ئەو چار منداڵی لێ دروست کرا دوای ئەو کە لەگە مەلا مستەفای بوویتە کێشەی سابیر و لوقمان و عوبێدوڵڵا کە سەدام دوای ئەوە هەرسێکی کوشت بۆ زانیاریتان لە ئەوان تەمەڕودیان لە بابیان کرد یعنی ئەوە نییە شەهیدی کورد و کوردستان ئەو شتانە بن تەمەڕودیان لە بابی کردێت ئیتر منداڵەکانی کە ژنەکە بەڕاست ناوی سەبریە ژنەکە ناوی سەبریە کچی ئاغای دەیەکە دەبی ناوی ئەحمەد مینە ڕەتان دەیەکە شوک گوتمان گۆخڵانە سەر بە پێنجوین بووە هەتا وەکو 95 دوای ئەوە تەحویلی سەرگەرمک بووە سەر سنوور بووە لە ڕووی ئەمنیەتەوە ئەوە بووە تاوان ئەو سەبری کچی ئەو ئاغای دوای ئەو بوویتە هاوسەریشی هەتا 75 بە خۆی و ئەو دوو کچەکەی گەورەترن دیارە لە سامان و سەیران سەوسەن و سەیران چیتۆ گوندەکەی خۆ چەندین جار ئەوە هیچ ئێستاش دەڵێن برۆ تازێ و شت زار دەستەوە بەس ماوەیەکی کەم دەچی بەس دەمێ ئەوەش بڵێن هەموو منداڵەکانی پێیان شەرمە باز بکەن کە ئێستا خەڵکی ئەو گوندەنە خەڵکی پێنجوینن و سیروان و سامان ناسنە تازەکانیش یعنی پێیان شەرمە ماڵی خاڵانیان ئەوەیە بەڵام ماڵی خاڵەکانی هەموو پارتی هەموو پلە و باڵایان هەیە مەسەن کەیوانێکیان هەیە مدیری ئاسایشی ڕۆژ ئەوەیە سەرپەرشتی بازم بەشی هۆشبەرەکان دەکا و ئەو حەوت خوشتی هەبوو سەبریە ئەمن کە حەزم نەکرد هەموو ناوەکان بژمێرم یەکێک لەوانە بابی ئەو هیوە میرزا سابیرەی یەکگرتوو بوو کادیرێک بوو و بابیوی بوو کە دوو کوڕیە بوو ئەزانم هیوا و کەیوان کەیوان ئێستا لە ئاسایشە گوتمان هیواش یەکگرتوو بوو بەڵام معتەبەرە زۆر لە لای ماڵی بارزانی و دەڵێن هەتا مەسعود بارزانی بە پاسەوانە و شتەکانی وتیا وەختێک هیوا شاد دەرگا کراوەیە سیقەیان پێیتی و هەم لە ڕوتێک هەڵاوی و هەم خەزورانی ماڵی ئەوەیە هەموو بەرەبابی خاڵانی خێزانی مەسروریان دایکی باوە بڵێن دایکی سامان و سیروانی پارتین و لە هەولێر زۆربەیان دادەنیشن
بەڵام لۆ تازێ و شت لۆ گوندەکەی خۆیان وەکو گوتم سەبری ماوە لە ژیان جار جار دەڵێن دێتەوە بەڵام منداڵەکانی یەک کەس نایێتەوە بەڵام تا 75 دوو کچەکەی لەگە خۆی هینایتەوە لەگە خۆی هینایتەوە ئیترەوە ژیانە هاوڕێیان من دەمەوە بڵێم هەتا چکۆ گۆڕانکاری بەسەرادێ وەکو ئەو هاو شەشم لە سەرەتاوە باس کرد بدایەت مەسعود بارزانی ئێستا بە خۆی کوڕەکانی خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێ و حەز دەکە بەس ژنی لە بارزانی بین چکو ماڵی مەلا مستەفا و زۆربەی بارزانیە باڵا دەستەکان ئەو هاوچشانیە قبوڵیان نییە کچی بارزانی مرد بە هەر سەرۆک عەشیرەتی کەش بکاتن پلەی باڵای هەبێت قبوڵیان نییە بارزانیە ڕەسەنەکان نەک ئەو عەشایریکە مزوری و نازانم ئەوەی کە تیرەی خۆیانە گروپی خۆیانە بەڵام ئەوان بۆیان هەیە ژن لە هەموو قەومەکی بێنن هەر لە بەرهەندێ وەکو گوتم جگەلەوەی مەلا مستەفا بە کەیف خۆی یعنی ژنی لە بۆ کوڕەکانی لە هەموو شار و شارۆچکانی هینایە ئێستا مەسعود بارزانیش هاوڕێیان بۆ زانیارت لە کاتی بەدواتچوون بابۆی کوڕی ژنەکی ئەوڕۆپی هەیە دەدان گوت مەسعود قبوڵشی نەبووە ترگوت پێدەهینم تاو جیرێک پەیدا بووە تەمەڕوت لە باب دەکە لە هەموو ئەوە هاوچەشەیە ینی بە کەس ڕاناوەستی ئەو مەسعود قبوڵی نەبوو وەڵام گوتیان بە ئیجباری هینای بابەوە کوڕێکی سلۆڤاکییان دەچ دەرێن گوستافیا وەیسی کوڕیشی ینی ژنەکەی دهۆ چییە ژنەکەی دهۆ چییە کچی مهندس ئەحمەدیە بەنمونە ئیتر ئەوە دەپەر ئەوە ینی ڕاناوەستی بەس من ئەوی قەزم لەوە دێ ئەو چیرۆکە مێژوویەیە کە ئەوانە خەڵکیان باگراوندیان لەگەرێت و سەر خەڵکی پێنجین و پێیان شەرمە منداڵەکانی بە تایبەتی سیروان و ئەوانە قەت نازانە تازیەکانی ماڵی خاڵانیان ینی نازانم شەرمەکە لە سدا ئەگەرێت و داکت سۆرانی بی و خەڵکی ئەو گوون دەبیت ئینسانی هەموومان لە سەروی ئەمە لە سەروی کوردبوونیش نەک ئەو عەشیرەت و خەڵکی هەولێرە و ئیلا ئاخری کوردم شانازی دەکەم خەڵکی هەولێرم شانازی دەکەم خەڵکی دیبەگەم شانازی دەکەم خەڵکی گەڕەکەی خۆمانم خەڵکی کوڕی بار هەرگڵێک و ئەمبارێکم شانازی دەکەم ینی لۆش پێمان شەرم بی گرنگ سیفەتەکانی خۆمان چۆنە ئەوم ینی بەگشتیە ئینسان بەڵام لە سەروی هەموو ئەو شتانە لای من ئینسانی بوون مرۆڤ بوون ینی تورکەچی ئازادی خواز دەبینم زۆر خۆشم زیاتر دەوێت لە کوردەچی خائین ینی لە کاتێکدا تورک وەکو میلەت زۆربیان شۆڤینین بەڵام تورک هەیە من دەبینم هەڵوێستی زۆر جوانە لە چالاکی دێبەشدار دەکات زەدی حکوومەتی تورکیا بڕوا بکەن بە تایبەتی لە ناو نخبەیەک ئەدیب و نووسەری من ئاهەنگ و ساڵیاد و چالاکی ئەو هەواڵانەی پەکە کردیان چەندین تورکیان هینایە گۆرانی گوتیە ئەوەی کردیە بەرحاڵ بێمەوە قسەی کۆتاییشمان هەر ئەو بەر ئەو بەڵگە مێژوویە بوو ویستم لۆتان باز بکەم کە دایکی سیروان بارزانی گرە سیروان عیبە خۆت پێش شەرمە بچێ تازەی ماڵی خاڵان تویان بڵێ دایکم سۆرانی نییە بڕوا بکەوە هیچ عیب نییە بەس ئەو هەڵاتن و ئەو دزیەت عیب بوونە ئەو هەموو دزی و تاڵانی ئەوە عیب بوونە هاوڕێیان کاتێکی خۆش من هەوڵ دەدەم ئەو شتانی کە گرنگ بی تۆماری بکەم و ئێوەش بزانن و وەکو بەڵگەیەک زانیاریەک با خەڵک بە دواتچوونی تر بکات بۆ من دڵنیام لەو سەرچا و ئەوانە کە باسی دەکەم بەزۆکو گوتم ئەوە زانیاریەکی گشتیە نەوەک لێکدانەوە سەرنجیان خەبەر کاتێکی خۆش